پشتی بڕیارە دادگەهانە و بژێوانە پاریسێ نەهەیڤە شاندنا نەفتە هەرێما کوردستانی بڕیا بەندەرێ جەیهان هاتیە ڕاوەستاندن هەرچەندە حتا نوکە بوو بەردەوامی تورکیات بێژیتن بوڕی ئامادەیە بوو شاندنا دووبارە نەفتە لێ کێشە دناوبەرە حکوومەتە عێراقی و حکوومەتە تورکیا هەیە کێشەیەکی دژی هەیە و ئەڤروکە وەزیرە نەفتە عێراقی و شاندا پێڕەهاتینە هەرێما کوردستانێ بوو گوت و پێشکردنەوەی کێشەیە ئەوژی ئەو نرخی هاتیە دیارکردن دەبوو جا گشتی عێراقی کو کێمتر ji 6 دولارەیە بوو دەرئینان و هنارتنە نەفتە هەرێما کوردستانێ هەفبەری دگەلوی نرخێ بو پەترۆڵە لە ناوچەیەن عێراقی هاتیە دەستنیشانکردن گەلێک جوداهی هەیە لەومە کێشە لەسەر vê خاڵێ هەیە بە دەرەجەیەک پشتڕاژیا و کێشەیە دناوبەرە حکوومەتە عێراقی و حکوومەتە تورکیا ji بوو دووبارە شاندنا نەفتە هەرێما کوردستانê gelek zarar û ziyanên aborî gehiştine herêma Kurdistanê hikûmeta federal aya ev şande dê derencamekî bi xorabîne ji bû destpêkirina dûbare şandina nefta herêma Kurdistanê ji hêjayê Behrûs Cehfer serokê peymangeha Medîterane bû lêkolînên herêmayetî û şerazaya enerjiyê ji Silêmaniyê dipirsim hêjayê Behrûs gelek bi xêratiye Kurdistan 24 بزانم ئێوە چه چاوەڕوانیەکتان هەیە لە سەردانی ئەم شاندەی عێراق و هەرێمی کوردستان وەکو وەزیری نەوتی عێراق دەڵێ ئێمە هاتوین بۆ ئەوەی هەموو کێشەکان چارەسەر بکەین ئایا هەموو کێشەکان بەم سەردانە چارەسەر دەکرێن بە بینینی ئێوە؟ گەلێک سوپاس خاتون دەکرێت پرسیاری جۆگرێک ئێستا ئەوە بێ وەزیری نەوتی عێراق بۆ 6 مانگ پێش ئێستا بۆ 4 مانگ پێش ئێستا بۆ ساڵە پێش ئێستا نەهاتە هەرێمی کوردستان لە واقعدا 5 بابەتی گرنگ هەیە لەبەر کەمی کات هەمەوێ بە خێرایی تشک بخەمە سەریان بابەتێک کە نەساقامگیری نرخی دینارە بەهای دراوی عێراقیە لە ئێستادا فشارێکی گەورەی خسۆ لەسەر کابینەکەی بەڕێز سوودانی ئەو ناسەقامگیریەش لە میانەی شەڕی غەزەوە هاتوۆتە ئاراوە و ئیدارەی ئەمریکا فشارێکی زۆری لەسەر کابینەی سوودانی هەیە کە میلیشا عێراقیەکان نزیکەی 43 جار هێرشیان کردۆتە سەر بنکە ئەمریکیەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان و ئەمریکا وە کۆڵی دۆلارەکەی گردووەتەوە کەمتر دۆلارە نێرێ بۆ عێراق ئەمە سەبەبی یەکەم سەبەبی دووهەمیش لە بازاڕە خواست لەسەر دۆلار زیاتر بۆ بازرگانەکان دۆلارێکی زیاتریان پێویستە وەری ئەگرن بۆیە نرخی دۆلار بەرز بۆتەوە دینار دابەزیوە ئەمە ڕەشێکی گەورەیە لەسەر کابینەکەی بەڕێز سوودانی خاڵی دووهەمیان ئەوەیە کە لە مانگی ڕابردوودا بەڕێز سوودانی سەردانی نیویۆرکی کرد بە پێی ئەو زانیاریانەی کە باردەستن هیچ دانیشتنێک لەو دانیشتانە نییە کە سوودانی لە نیویۆرک و لە واشنگتۆن یا لە ئیدارەی ئەمریکا لەگەڵ ئەمریکیەکانە کۆبوونەتەوە باسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان نەکرابێت دواتە لە هەموو دانیشتنەکانە باسی پاڵپشتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم کراوە لایەن ئەمریکیەکانەوە و هەتاوەکو ئێستا 3 جار قونسوڵی ئەمریکا لە هەولێر سەردانی وەزارەتی سامانە سروشتیەکانی کردووە پاڵپشتی هەناردەکردنەوە و دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانی کردووە بەڵام خاڵێک کە زۆر گرنگە ئێستا ئێمە بیزانین ئەوەیە هەناردەکردنەوە و دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئامرازە بۆ خەڵکی کوردستان نەک ئامانج بێت ئامرازێکە کە لەمەولا ئەگەر هەناردەش بکرێتەوە حکوومەتی عێراق و سۆمۆ لە جەیهان و لەسەر سنوور لە فیشخابور و لە کەرکووک و لە هەرێمی کوردستانیش بە ئاگاداری وەزارەتی نەوتی عێراق دەبێت ئەمە خاڵێکی دیکە ئەوەیە کە هەر حکوومەتی عێراق لەگەڵ رووسیا دەرگایەکی دیکەی کردوتەوە بەهای بازرگانی یان وەبەرهێنانی نەوت لە عێراقدا لەلایەن رووسەکانەوە لەلایەن 4 کۆمپانیای گەورەی رووسیەوە گەشتۆ بە 19 میلیارد دلار ئەمەش ڕەنگە ئیدارەی ئەمریکای باشتر تۆڕەکرد دەبێت و بە تایبەتی عێراق پشت بە رووسیا دەبەستێت لەو ئەزمونەی کە رووسیا هەیەی لە گاز فلۆرین لە ئەو غازەی کە بە هەدەر ئەدرێت جا ئەمە مەجموعەی خاڵێکی دیکەش ئەوەیە کە حکوومەتی عێراق و وەزارەتی نەوت ئەوە نزیکەی 9 مانگ دەبێت ئەم خاڵیان گرنگە دەمێوەکو خۆی بگات 9 مانگ دەبێت لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستان ژێر بە ژێر لەگەڵ وڵاتانی دەرەوە لە وڵاتەکانی خۆیان لەگەڵ کۆمپانیاکانە لەگەڵ دەڵاڵەکانیانە کۆبوونەوە ئەکەن بۆ ئەوەی واز لە بەرەمێنان بێنن لە حکوومەتی عێراق و ئیشی دیکەیان پێدرێت لە جنوب و وەسەتی عێراق بەم کۆمپانیانە ینی نوعێک لە تەرغیب و ڕاکێشانی کۆمپانیا نەوتەکان بەڵام ئەو کۆمپانیا گرێبەستیان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانی دەتوانن ئەم کارە بکەن لە کاتێکدا حکوومەتی عێراق کەمتر لە 6 دولاری بۆ دیارکردنی دەرهێنان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دیار کراوە لە کاتێکدا دەموگرافیای کوردستان زۆر جیاوازە لە عێراق دەشتە بیابانە هیچ ئاستەنگیەک لە دەرهێنانی نەوت نییە بۆچی ئەم نرخەکەمە بۆ نەوتی هەرێمی کوردستان دەستنیشان کردووە ئایا چ پلانێک لە پشت ئەمە هەیە؟
خاتون ئەوەی کە لێرەدا من باسێکم باسی هێزەکەم لە پەیوەندی نەو دەوڵەتیەکانە ڕاستە گرێبەستی نەوتی قووەتێکی قانونی ناوخۆیی داخلی هەیە بەڵام من ڕێزم بۆ قانون و بۆ دەستور هەیە لە عێراقا ئەوەی ئیش ناکە قانون و دەستورە ئەوەی ئیشەکات میلیشاکانن گرفتی ئێمە ئەوەیە لە عێراقتا هێز بەدەستی حکوومەتەکەی بەڕە سوودانیەوە نییە ئیدارەی ئەمریکا و ئێمەش دەزانین سوودانی چێ هەڵبژێراوی چوارچەوەی هەمانگی شیعەکانە کاوانیش بەشێکن لە خەیاڵدانی یان نوێنەرایەتی میلیشا عێراقیەکان دەکەن یان میلیشا شیعەکان دەکەن لە عێراقدا کە هێرشیان کردوتە سەر بنکە و بارەگە ئەمریکیەکان لێرەدا ئێمە ڕۆڵی وڵاتانی ناوچەیی بە تایبەتی ئێران و تورکیا نادیدە ناگرین بەڵام دوجار هەرێمی کوردستان هەرێمێک لە چوارچەوەی عێراقدا وەوەی ئەم بابەتەیەک لایەکاتەوە هێزە تۆ ببینە عێراق خۆی 25 ملیۆن سێجا غاز لە تورکمانستانەوە بەناوخای کێرانە ئەهێنێت بەڵام دەبینیمان لەم 3 ساڵەی ڕابردووە زیاتر لە 4 جار هێرشیان کردو سەر چێلگەی کۆرمۆر کە ڕۆژانە 500 ملیۆن پێسەجا غازی سروشتی بەرەمەهێنێت و بەبێ پرسی هەرێمی کوردستان ئەوان 1 کیلۆمەتر بۆریان ڕاکێشاوە بۆ جەبەڵبۆر و لەوێشەوە بۆ محەتەی کارەبای تازە لەوەیە بۆیە ئەم دانیشتنە ئەکرێت هەردوو لا لە یەکتری تێبگەن لە نیەتی یەکتری تێبگەن بە تایبەتی وەزیری نەوت لە عێراقدا پۆستێکی گرنگە سەردانی هەرێمی کوردستانی کردووە هەردوو جێگرەکەشی لەگەڵە ئەکرێت لێک تێگەشتێکی گرنگ بێ و بێتە سەبەبی ئەوەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە بەڵام هەرێمی کوردستانیش لێرەدا پێویستی بەوەیە ڕاجعەیەکی کولی لە گرێبەستەکانەوە لە دەرێنانەوە لە پاڵاوتنەوە لە هەناردەکردنەوە لە بە بازارکردنەوە لە لۆبیکردنەوە لە جیۆپۆلۆتیکی وزەوە لە ئاسایشی وزەوە ئیتر ئەمە لە ناوەندی دیراسات بۆی ئەکا حکوومەت یێنم خۆی ڕاوێشکاری هەیە مامەڵە لەگەڵ وڵاتانی دەرەکی ئەکات ئەمە ڕاجعەیەکی کولی پێویستە بە نسبەت هەرێمی کوردستانەوە باشە گەلێک باس لە دەرچوونی یاسای نەوت دەکرێت لە عێراق کە لە 2007ەوە ڕەشنووسێک بوو دروست کراوە لە پەرلەمانی عێراق بەڵام تا ئێستا نەتوانرایە ئەم ڕەشنووسە پەسەند بکرێت و بکرێتە یاسا ئایا بربەستەکان چین لە پێشدەرکردنی ئەم یاسایە بەڕاستی عێراق جدیە هەرچەندە پێشتر گوتراوە لەم خۆڵەدا ئیمکان تێدا نییە کە بتوانێت ئەم یاسا پەسەند بکرێت بەڵام چ لە پشت ئەمەیە بۆ عێراق نایەوێ ئەم یاسایە پەسەند بکرێت و دەربچێت لە کاتێکدا دەڵێن هەموو کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە دەرخستنی یاسای نەوت و گاز چارەسەر دەکرێت نایانەوێ ئەو کێشانە چارەسەر بن ئایا؟ خاتون عێراق دەمێکە دەوێت یاسای نەوت و غاز ئیزدار بکات لە ساڵی 2005ەوە ئەم هەوڵە هەیە لە ساڵی 2005ەوە ئەم هەوڵە هەیە کە عێراق قانونێکی بۆ نەوت و غاز هەبێت ئەگەرچی عێراق لە ساڵی 1927ەوە نەوتی خۆماڵی کردووە نزیکەی 100 ساڵێک تەجربەی لە ئیستنتاجات یان ئینتاجی نەوت و استکشافاتە هەیە بەڵام تا ئێستا قانونی نەوت و غازی نییە بەنسبەت هەرێمی کوردستانەوە گەر ئەم یاسایە دەرچێت هەتایە پرسی نەوت و هەموو توانە هایدرۆکاربۆنەکان لە دەستی کورد و کوردستان دەرئەچێت بەرمیلێک نەوت یان ئەو غازە کەڵەگە بوانەی لە ژێر زەویدا لە قوڵایی زەویدا و لە چینەکانی زەویدایە لەو کونیلانەی کە لە ژێر زەویدان نزیکەی 300 بۆ 400 ملیۆن ساڵی پێویست بووە تا ئەوە بۆ بە غازی سروشتی 80 بۆ 100 ملیۆن ساڵی پێویست بووە تا بۆ بە بەرمیلە نەوت لەم بناری زاگرۆزەیە لەژێر ئەم خاکی کوردستانەیە نەوت ئەوەندە ملیۆنە ساڵی پێویست بووە تا بێ بە نەوت و بە غاز لە چینەکانی ژێر زەویدا لە ڕووی جیۆلۆجی و ئەمانە دروست بوون ئێستا تۆ دەی لە کونفەیەکوونێکا تەسلیمی بەغدای دەکەی بەهۆی قانونێکی نەوت و غازەوە کە ئەوەندە ئێمە پرسیارمان کردووە یەک نوێنەری کورد ئەو ڕەشنووسی ئەو ڕەشنووسی قانونەی نەخوێندۆتەوە کە بۆ نەوت و غاز هاتۆتە پەرلەمانیانەوەی ئیزداری بکەن و دەری بچێنن بۆیە کولەن پێویستە بە نسبەت هەرێمی کوردستانەوە داواکاریەکە ئەوە بێت ڕەشنووسێکی دیکە بۆ نەوت و غاز بۆ قانونی نەوت و غاز ئامادە بکرێتەوە و بە لێک تێگەیشتن بێ لەگەڵ پسپۆڕانە تەنانەت لەگەڵ میدیاکان و ڕای گشتیشدا ئەگەر ڕای گشتی قسەی کێ بێت چونکە نەوت 95% داهاتی عێراقیەکان دابینەکە ناکرێت قانونێک هەر ئاوا بە پەلە کەس نازانێت لە کوێوە هاتووە ڕەشنووسێک و تێبپەڕێنرێت جارێکی تر من ئەوە دووپات دەکەمەوە ئەگەر ئەو قانونە دەربچێت پرسی نەوت و غاز هەتا لە دەستی هەرێمی کوردستان دەرەچێت چونکە ئەو قانونە داوا ئەکات کە مەجلیسێکی ئیتیحادی هەبێت مامەڵە بە نەوت و غازەوە بکات لە عێراق لە مەجلیسە ئیتیحادیەکە یەک کەسی کوردە لە باشترین حاڵەتە 2 کەسە بن
باشە هێژایە بەهروز زۆر قسانە لەسەری باباتی بکەین بڕاستی زۆر قسەی هەڵدەگرێ زۆر مەسلەی تریش هەیە کە بەسترا بەم بابەتە بەڵام بە بەردەوامی دەڵێن عێراق دەیەوێت لە ئاستی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان گەماروو بدا ئەوەی دەیکە هەموو ئەمەیە ئایا ئەم بابەتە تا چەند پەیوەستە بە بابەتی تەکنیکی یانیش چەندێ سیاسیە؟ ئیشکالێتێک هەیە لێرەدا سەرەتای بەرنامەکەش ئیشارەتم پێکرد ئەوەیە کە لە عێراقدا کە تۆ لەگەڵ سەرۆکی حکوومەت یا وەزیری نەوت دانشی لەگەڵ وەزیری نەوت و سەرۆکی حکوومەت دانیشتنت نەکردووە چکە خەڵکێکی دیکەیە لە پشتی ئەوە بڕیاردەری سەرەکیە بەمانایەکی دیکە بڵێم هێزی دەوڵەت لە عێراقدا بەدەست دەوڵەتەوە نییە ئەوە دەوڵەت نییە کە هێزی هەیە هێزێکی دیکە هەیە بڕیارەدا لە دەرەوەی هێزی دەوڵەتە کە ڕوونە من مەبەستم چییە و لە ئاستی هەرێمایەتی و ناوچەیشدا هێزێکی دیکە هەیە لە وڵاتێکی دیکە هەیە کە چێشتەکان لەوێ گەرم مەکرێن و چێشخانەکە لەوێ و لە عێراقدا بابەتەکان ئەکەن بە بڕیاری یەکلایکردنەوە بە بەرژەوەندی ئەو وڵاتە ئیقلیمیە ئەمە خاڵێکی دیکە ئەوەیە کە پرسی نەوت لە عێراقدا بە تەواوەتی بەس پرسێکی سیاسی کراوە لە کاتێکا ئەم پرسێکی ژینگەییە پرسێکی تەکنیکیە پرسێکی ئەمنیە بە نسبەت خودی تاقەوە پرسێکی کیمیاییە یعنی تۆ ببینە بەهۆی سوتانی غازەوە لە هەموو سەرە سەعاتێکە ئەو وێنەی کە جەنابتان نیشانی ئەدەن بای 240,000 دۆلار زەرەر زیان بە ئابووری عێراق گەیەنێت لە هەموو سەرە سەعاتێکدا بای 240,000 دۆلار بە پێی بانقی دەولی زەرەر بە ئابووری عێراقەگا بەهۆی بەفیڕۆدانی غازی ئەم ژێرزەمینەوە کە ناوی عێراقە لە عێراقا بەفیڕۆ ئەچێت یعنی لە زۆر ڕووی دیکەوە کە تۆ دەبینی مووسڵ ئەگەر تەماشا بکەیت بە درێژایی مێژوو مووسڵ وڵاتی یعنی پارێزگا و ناوچەیەکی نەوتایی بووە و دەوڵەمەند بۆ بە سامانی سروشتی ناوچەکە ناوچەیەک بۆ کو ڕێگەی ئاوریشم لەوێەوە خەڵک عێراقیەکان ئینتڵاقیان کردو بەرەو ناوچەکانی دنیا بە پێی بانقی دەولی و بە پێی وەزارەتی پلاندانان ڕێژەی بێکاری لە مووسڵا گەیشتەوە 51%. باشە هێژەیە بەهروز پرسیارێکی تر هەیە وەکو شارەزایەک لە ئەنەرجی ئێستا نومانگە کارکردن لەم بیرە نەوتیانە و دەرهێنانی نەوت ڕاوەستاوە لە هەرێمی کوردستان ئایا بە بەردەوامی بەو شێوە نابێتە هۆی وشکبوونی ئەم بیرە نەوتیانە لە هەرێمی کوردستان؟ ئەوەی کە من ئاگام لێ بێت چکە ئەو مەجای تەخەسوسی قسەکردنی من نییە پەیوەندی بەلایەنە جیۆلۆجیەکەوە هەیە لەگەڵ کۆمپانیەکان قسەمان کردو ئەو بیرانە قوفڵ ئەدرێن لە سەرەتا و وا دروستکراون کە ئەگەر حاڵەتێکی وا هاتە پێش ئەم کێشەیەوە میشکالێتە دروست نەبێت باشە بەڵام ئەوەی کە گرفتەکەی ئێمە کۆمەڵی کێشەی شێڵگەی سەرەکیمانێ لە هەرێمی کوردستان وەکو چێڵگەی خوڕمەڵە وەکو چێڵگەی کۆرومۆر کە بەتایبەتی چێڵگەی کۆرمۆر کە شادەماری غازی یا شەدەماری ئابووری هەرێمی کوردستانە 75% کارەبای کوردستان لە چێڵگەی کۆرومۆرۆ دابی نەکرێ غازی شلی ماڵان لە چێڵگەی کۆرومۆرۆ دابی نەکرێ کۆندنسەیت نزیکەی 16 بۆ 20,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەیە ئەم چێڵگەیە زۆر نزیکە لە میلیشاکانەوە نزیکەی چارەکێک بۆ 10 دقە دوورە لە میلیشاکانی حەشدی شەعبی یان میلیشا عێراقیەکانەوە و هەر بەردەوام هەر ڕەشەی لەسەر لە هەرحاڵتێکە بۆ هەرێمی کوردستان پێویستە مادام چێڵگەی کۆرمۆر ئیماراتیەکان یان کرێزنەت پێترۆلێم کە شەریکەیەکی ئیماراتیە لەوێدا ئیش دەکات پێویستە هەرێمی کوردستان نوێنەرایەتی لە وڵاتانی خەلیج ئیمارات قەتەر سعودیە بکاتەوە چونکە تا ئێستا هەرێمی کوردستان لەو سێ وڵاتە هیچ نوێنەرایەتێکی نییە تاوەکو ئاگداری ئەو گفتوگۆ و چپەتشپانە بێت سەبارەت بە پرسی وزەی هەرێمی کوردستان لە ئارادایە خاڵێکی دیکە کە یەکەم جارە من ئەمەوێ ئیشارەتی پێ بکەم و زۆریش گرنگە بە دەنگ تۆنێکی بەرزی ئیشارەتی پێ بکەم ئەوەیە ئیتر کاتی ئەوە هاتووە ئێمە وەکو توێژەر وەکوانەی ناو پرسەکانە گفتوگۆەکەین ئەو ڕاستیە بە خەڵکو و بە حکوومەت و بە هەموو لایەکیش بڵێن ئەوەیە پرسی نەوتی کوردستان ئاڵکێنراوە بە کۆمەڵی حیکایەتەوە یەکێک لەو حیکایەتانی کە باز ناکرێت و دیوێکی ڕاستەقینەی هەیە ئەوەیە لەناو ئەم کەرتی وزەی هەرێمی کوردستانە کۆمەڵێ دەستی کەسایەتی سیاسی ناوخۆیی کۆمەڵێ دەستی ملیاردێری دەرەکی خەڵکانی بیانی تایە لە تاوەرە بەرزەکانەوە دانیشتنیانەوە بڕیار لە چارەنووسی نەوتی هەرێمی کوردستان بن هەندێک لەم دەستانە گرێبەستیان لەگەڵا کراوە لە 20 ساڵ و 15 ساڵ بۆ ئەڵێم 20 ساڵ چکە لە ساڵی 2002 یەکەمین عەقدی نەوتی کراوە لە چێڵگەی تەقتەق ئیدارەی ئەو کاتی سلێمانی کردوێتی و لە 15 ساڵی ڕابردوو لە 10 ساڵی ڕابردووە گرێبەست کراوە تەنانەت خودی سەرۆکی حکوومەت ڕەنگە
ئێستا ئاگداری ئەو دەستانە نەبێت کە لە ناو کەرتی وزەی هەرێمی کوردستانان و خوتوکەی ئەم پرسادن لە وڵاتانی دەرەکیە و لەلایەن دەڵاڵ و برۆکەرەکانیانەوە پرسە جوڵێنن بۆ مەرام و بەرژەوەندی خۆیان کەواتە جەنابتان دەڵێ نەوتی هەرێمی کوردستان تەنیا لە دەستی حکوومەت نییە هەندێک لایانی دەرەکی هەن لە ژێر بەژێرەوە خەریکن لەگەڵ کۆمپانیا من یەقینمە سەرۆکی حکوومەت کە کەسێتیەکی بەهێزی ئەمنی بووە و ئێستش ئاگداری هەموو پرسەکانی حکومڕانی کوردیە ئاگای لە کۆمەڵێ بابەتی گرنگ و گرێبەستی گرنگ نییە کە لە هەرێمی کوردستانە چۆن کراون و چۆن ئەنجام دراون چکە مەمانە ئاڵکێنراون لە کۆمەڵێ دەست و دەسیسەی دەرەکی بەردەوام لە پشتەوەیانەیە خوتوکەی ئەم پرسە بن لەو شوێنەی کە جەنابەت لێ قسە دەکەی مەبەستە هێژایە بەهروس وەزیری نەوتی عێراقەوەیە بەڵێ 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 ئەم سەردانەی بەڕێز قسەی کۆتاییم لەسەر هاتنی وەزیری نەوت ئەوەیە ئەم سەردانەی وەزیری نەوت لەم کاتەیە چەندە هەرێمی کوردستان بۆی گرنگە دوو ئەوەندە بەشێکە لەو گرنگیەی کە کابینەی سوودانی پێویستێتی بۆی بە ئەمریکیەکان بڵێدەوە تا من تەسیلاتێکم کردووە بە نسبەت بازاڕی وزە و ئاسایشی وزەوە نەوتی هەرێمی کوردستانە نارداکەم و ڕەنگیشە ئەگەرێکی بەهێزەوەیان پرسێکی بێ بۆ خافڵگیرکردنی هەرێمی کوردستان لە پشتەوە خۆیان خەریکی گفتوگۆن لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستانە چ لەگەڵ خۆیان چ لەگەڵ وڵاتەکانیان بۆەوەی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان نەکەن. گەلەک سپاس هێژایە بەهروس جەحفەر سەرۆکی پەیمانگەها مێدیتەرانە بۆ لێکولینên هەرێمایەتی و شەڕەزای ئەنەرژیە ژێ سلێمانیە.